دم باش هەواڵێن هێجا ڕۆکش ڕۆژە ئەم ڕوونشتی بوون و ما ئاخەفتن دەگوتن ئیرۆژی ئەم دەرکەتنش دەرەوە ئەم دەرکەتن لە تاالنتی خۆ بگەڕن لە ماوەهەبێ خۆ بگەڕن ئەم دەرکەتن لە کەسێ باڵکێش بگەڕن بەریک ئەژبیر بکەم مەوهیبە چییە؟ مەوهیبە لە گۆر ویکیپیدیا ئەو کەسێک سەرخوا دەتەعابێ ئەو کەسێ باڵکێش ئەو کەسێ تشتێکی نو دکێ ئەو کەسێ تشتێکی دکێ وەک وینا هین نەبوویە ئەو کەسێ مەوهوب ئەم پشگرتیاوی دکن بەلکی تێبێ بەلکی خواتەبێ بەلکی برێتەبێ بەلکی لای ئاپێتەبێ و بەلکیژی جیرانێتەبن و بەلکیژی کەسێک سەر سۆشل میدیاژی حەز دەکەوت و ئیناز دەکەن وەک ماگازین ئەم دەبێژن ما پرۆگرامێک جوار ئامادە کردیە ناوێوی پرۆگرامی زوومە یوتیوبەر بێ هونەرمەند بێ تو وێنەگەر بێ چ مەوهیبە بێ ژناو مەوهیبێن جیهانێ ئێگدناو مە کوردادە ئەمێ پشگرتیاتە بکەن ئەم گیانە زەمانێکی سۆشل میدیا تعدەل گەلەکا کردیە و فێدەل گەلەکا کردیە ئەو کەسێک تعدەل وهاتیە ئەم حتا داوی لە پشتاوەنە ئەم سۆزا مەزن ددن وە ئەم پشتاوە تجاریشی بەرنادن ئەم کارن تمیژی کارێکی باش ژوەرە پێشکەش بکەن تشتێک ژوە تێخواستن یانژی بەعەرەبی دبێن ئەلمەطلوب ونێ ژمەر ڤیدیۆهاتی خۆ بشینن ئەو ڤیدیۆهاتانە ئەمێ رابطەکی داخن ونێ سەروی رابطی ونێ وان ڤیدیۆهاتا ژمەر بشینن ئەف ڤیدیۆهاتێنا تەقریر ئەمێ سەر چێکن ئەمێ بەحسەکێ لەسەر بگەڕن ئەو کەسی هان ئەمێ پشگرتیاوینا حتا داوی لەسەر سۆشل میدیا بکن زاتەن مەگازینا کوردیژی دەستپێکاوێنا و ئارمانجاوێنا گێ ئەم پشگرتیا وان مەوهیبا بکەن مەوهیبێمە ژمەر گەلێکی مهمن ئەم وەک مەگازین تمی دبێژن مەوهیبێمە پێشەڕۆژا منە مەوهیبێمە مستەقبەلێ منە فکرا وی بەرنامجی یوسف چێکریە پێشکەشکردن و ئامادەکردنجی ئەزێ پێڕابم وێنە و کامیرەژی وێڕۆنی پێڕابێ سۆشل میدیاژی بەلافکردناوی وێ هەژار پێڕابێ و ئالیکاریا ئامادەکردنێژی وێمۆ پێڕابێ گرافیک و سوورەتجی وێ زۆزان پێڕابێ کەسێک گە ئەم کاربن بوار ڕوونێن ئەمێ بوار ڕوونێن کەسێک گە دوور بن ژمەر ڤیدیۆهاتی وا بشینن ژمەر سوورەتی وان بشینن یانجی ژمەر ناوێ وان بشینن ئەمێ بوار کۆنتاکتێ بکەن و ئەمێ لوا خۆدی دەرکەون مەگازینا کوردی ماڵەوە تەڤایی